ناشاد یەکێکە لە شێوەکارە دیارەکان کە خاوەنی چەندین پێشانگای تایبەتی و پێشانگای هاوبەش و خاوەنی چەندین تابلۆی ناوازەیە لا 28 ئەم مانگە لە گەلەری نیشتیمانی لە ئەمنە سوورەکە پێشانگایەکی تایبەتی کردوتەوە. هاوکارم ڕێناس زانیاری زیاتری لەلایە فەرموون. سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش، خۆشحاڵم لە بڕگەیەکی نوێی کورسات مەگەزین لەگەڵێەوەی ئەزیزە بم. ئەمڕۆ لە گەلەری ئەمنە سوورەکەی شاری سلێمانین پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەند ناشاد کراوەتەوە کە کۆمەڵێک تابلۆی ناوازەی تێدا نمایش کراوە. بێگومان بە ئامادەبوونی کۆمەڵێک لە هونەرمەندان وەروە خەڵکی شاری سلێمانی لێرە ئامادەیانەیە لە پێشانگاکەیە بۆی زانیاری زیاتر بزانین لەبارەی ناوەڕۆکی ئەو وێنانەی کە ئەمڕۆ لێرە نمایش کراون لەگەڵمان بن. بەخێرهاتنی ئەوەی بەڕێز وە کورساتیش ئەەکەم کە چەند جارێکە لە ڕابردووشە هەرێ هاوکاریان کردوون بە هاتنیان بۆ پێشانگاکان کتاوانەی ئەوان لە فلیمەکانیان لای خۆیان ماوەتەوە. ئەم شتانە کە من بەکارمێناوە بۆ یەک کلینیک بۆی زەویت پارەی تابلۆکانم نەبوو، چەند برادەرێک چون تابلۆی کۆنیان بۆ من هێناوە لە فنوونی جەمیلە سوپاسیانەکەم، سپاسی و برادەرش ئەمانیان بۆ کڕیوم توانیومە کە من مەعاشم نییە خۆ توانیومە ئەم شتانی لێ دروستکەم و تابلۆکانیش بریتیە لە نامەتی ژیانی خۆم بێپارەی ژیانی کەلاوەکان فانکۆ وڵاتی هەبوو، من وڵاتەکەشم نەما ئەتەخوای مەزان بۆچی وعالم و جێگەی هەبوو من جێگەم نییە و جاری وای بۆ تابلۆکانم سووتانەوە بۆیە ڕەق نەبمەوە لە سەرما. جاری وایە لە کەلاوەیەکە شتەکانم داناوە بۆ یەکان زەمانی حکوومەت خەری بۆ بشمگرن وان زانیوە دووارنژم. ئێوەی بەڕێز نەتانیش بخۆم، منیش بەم پیریە خیرەت گرتمی توانیم ئەو وێنە جوانانەتان پێشکەشکەم ئینشەڵڵا بمێنم لە ژیانە دادەچم قەڵەمیش بە من خزمەتی هونەری کۆنی ئەم گەلاکەم یار چوار پارچەکەی کوردستان کوردێ لە شوێنێک دۆشی زەرەر بێ منم نەکچین پەلاماران بین، پێویستە هەموو یەکدین چونکە یەکگرتن دەرمانە بۆ سەرکەوتە. هونەرمەندەی کە تابلۆ یاشتێکی کاکا بە هەدیەوە ئەوە هونەرەکەی سووگەکە دەباوی ژەدێکی باتێ پێی بژی و تابلۆکانم بۆ فرۆشتن داناوە بەوە ناژیم هەتا هەستا تابلۆیەکم لێ نەفرۆش. سڵاو لێ بە کاک چێنەرم کاتەوە باش. کافەیەوە باش، سپاس بۆیەوە بۆ بینەرەکانتان. کاک چێنەر پێم خۆشە باسێکی بیرۆکەی پێشەنگاکەمان بۆ بکەیت چۆن بۆ بیرتان لەوە کردەوە کە پێشەنگایەکی لەم شێوازە بۆ کاک ناشاد بکەنەوە. ئەمڕۆ 53 هەمین پێشانگای ناشادە تایبەتی لە 51ەمین پێشانگایەوە ینی کاکاتە دوو پێشانگا من سەرپەرشتی کارەکانیم بۆ کردووە. هەڵبەت ئامانج لەکردنەوەی پێشانگا بۆ ناشاد بە دەر لەوەی کە چێژی هونەری خۆی هەیە و سەرقاڵی کاری هونەریەتی ناشاد وەکو چارەسەر کاری هونەریەکە تۆ لە ڕۆژەکە 3-4 جار
سێ چوار جار تابلۆ کێشێ و تابلۆ تەواو ئەکات و ئەیسڕێتەوە و مەشغوڵە بە هونەرەکەیەوە کەواتە ئەمە بە بەردەوامی ئاگای لە نەخۆشیەکەی نامێنێ بە بەردەوامی خیاڵە لای کارە هونەریەکەیەتی و لە قەلەقی و لە جەنجاڵی ژیان نەجاتی بووە بۆیە بە حکمی تەمەنەکەی ناسات کەمی بێتە حمول بووە کۆمەڵێک نیشانەی پیریتیا دەرکەوتووەک و گوێک قورس بوون و کۆمەڵە شت لەو بابەتانە هەڵبەت لەگەڵ من سپاسی ڕێکخراوی CDOکەم کە بۆ ئەم پێشانگایە هاوکاریان کردین و لەگەڵیشە هاوکاری تریشان کردو بە نسبەت بۆ بەردەوامبوونی ژیان ئامانج لەکردنەوەی ئێمە لەم پێشانگایە ئامانجی سەرەکیمانەوەی تابلۆکانی ناشاد بفرۆشین و بتوانین بە هەمومان دەستی بگرین تا ئەو تەمەنەی لە ژیانە مابێتی بتوانێت بژی بەبێ ئەوەی هاوکاری بکرێت هەڵبەت من کە هەمیشە تەقریبی وە ساڵ و نیوەکە لای منە ئیشم لەسەرەوە پۆینتەی کردو کە ناشاد هونەرمەندە یانی ناشاد سوالکەر نییە خەڵک خێری پێ بکات ئەگەر دیقەتی حەجمی تابلۆکانیش بن لە بچووکەوە بۆ گەورە بۆم ئامادە کردووە خەڵکێک بیاوێ هاوکاری کە ئەتوانێت هاوکارێکی بۆ بابە تابلۆیەک بۆیە ناشاد هەم ئەو ئەحمەتی لا دروست بێتەوە کە هونەرمەندە هەم یادگاریێکی ناشاد لە ئەو کەسانە ئەمێنێت ڕۆژانە کاک ناشاد لەکوێ تابلۆکانە کێشێت و وێنەکانی کێشێت ئێمە ستۆدیۆی سێمان هەیە لەناو کارگەی کولتور و سپاس بۆ کارگەی کولتوریش کە ستۆدیۆکەی هاوکاری منیان کرد ستۆدیۆکم هەیە لەوێ کارە پەیکرد سازەکانمی تیاکەم و لە پاڵیشیان ناو ستۆدیۆکەیە بەشی نیگارکێشانمان هەیە ناشاد ئێستا لەوێ ڕۆژانە سەرقاڵی کارە هونەرەکانیت ئەو پێشنگایی کە ئەمڕۆ لێرە نمایشکرا بەرهەموو ماندووبوونی چەندێک کارکردنی کاک ناشادەکە کاری کردو ئەمڕۆ لێرە نمایشی کردووە ئاسان نییە ئەحسایی بۆ تابلۆکانی ناشاد کە وەکو پێشتر ئاباشم پێکرد ڕۆژی سێ چوار تابلۆ کێشێ ئیشی کۆنی کەمتیایە ئیشەکان زۆربەی تازن چونکە بە بەردەوامی بازارێکمان بۆ دروست کردو خەڵکانێک زۆر کەس ئێوە یارمەتی بە ئێمە ئەوڵێ فەرمو و تابلوی لێ بکڕە بۆیە بەردەوام ناشاد ئیشەکانی ئەڕوا بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئێستا ئەم کارە تازانەشی وادارم بازارێکی تر بێ بۆی بتوانین کە ناشاد بە بەردەوامی بژی ناشاد وەک هونەرمەندێک بژیانی هەر هەموو هەدەفەکەشی ئەوێ لە خاڵێکی گرنگتری ناشادەوەیە کە بە بەردەوامی ئازادی ئەوێ بۆیە ژیانی بەم چەشنەی ئێستا ینی ئەگەر ناشاد خۆی نەبووایە و بە کۆمەڵک مەرحەلەی ناخۆشی ژیان ناخۆش بەمانای ئەوەی کە کۆیلە بووایە ئێستا ناشاد تەسەوڕ مەکرد ئێستا هونەرمەندە لە هونەرمەندانە بوو کە زۆر خۆشەشی وەکو ئەی بینین کە ڕۆژانە ناشاد دوای ئازادی کەوتووە ئازادیش بۆ هونەرمەند زۆر گرنگە بۆیە ئێمە وەکو ستۆدیۆ سێ هەتا بتوانین هاوکاریەکەین هەتا بتوانین لەو حەو کەرەسەی تابلۆ و شێوەکاری بۆ ڕەخسێنین و جەوەکەی بۆ ڕەخسێن بێ بتوانێت بەردەوام چەند ڕۆژ ئەم پێشنگایە بەردەوامە بێت بەس ئەمڕۆیە یان ڕۆژانی دواتریشە پێشنگاکە سێ ڕۆژ بەردەوامە هەر سێ ڕۆژەکە ینی ئەم ڕۆ یەکەم ڕۆژێتی لە ساعت 5 کراوەوە ڕۆژانی تر لە بەیانی و تا ئێوارە هەیە ئەوەی هەر کەسێک توانیت ناشاد ببینێت و بێوێ تابلوی لێ بکرێ و ئەوانە توانێت ئەم لەم دماوی ئەم سێ ڕۆژە سەردانی زۆر باشە دەستەکانتان خۆش بێ و هیوای سەرکەوتنی زیاتر و کاری جوانترتان بۆ خوازم زۆر زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ گرنگیدان بە پێشنگاکە ناشادیش